لسردانێکی دا بۆ دەڤرا شێخان بەرێز خالد دۆسکی وەزیرە ڕەوشەمبێری و لاوان لە حکوومەتە هەرێما کوردستانê سەردانە قایمەقامیە قەزا شێخان کرد و جلایە سەردار یەحیە بە قایمەقامی قەزا شێخان و ڕێڤەبەرێ پۆلیسên شێخان و هژمارەکە ڕۆشنبیر و وارزە جوانên deverê hate pêşwazîkirin. Di rûniştekê de behsa rewşa deverê bi giştî hate kirin û dîsan behsa wan kêm û kasiyan jî yên ku şêxan pêtevî bêheyn wekû kitêbxane ku dîsan çendîn yarî yên û werzişî. Ji laya xwe ve Wezîrê Rewşenbîrî Loan Xalid Doskî merama seredana xwe da diyar kirin. سەردانەمە بۆ شێخان چارچیوی سەردانێت مەیدانیدایە کو وەکو وەزارەت و سەردانێت هەمی دەبەرات بکەین ئەڤروکیام هاتنە شێخان هەم بۆ پیرۆزباییکردنە جەنابێ قایمقامی و ماوەیەکی کێمە دەست بکار بووە و هەم ji بۆ دیتنە کار و چالاکیên سەر وەزارەتێڤە کێم و کاسیین وان کاچی هەیە و هەم ji بۆ تەماشاکردن ئەو چالاکین ئەڤروتێنە ئەنجامدان کە چاوە ڕێبەتچن و هەم ji بۆ هەماهەنگیەکە باشتر گەل کارگێریە قەزایێ و جەنابێ قایمقامی پێشتر مەیەک و دیتیە پێشتر بەردەڕەش بووە ئەڤروکەل شێخانە و هەماهەنگیەکە باشتر دناوبەرە کارگێریە قەزایە و کە وەزارەتێدا هەبیت ji بۆ وان سکتەرên ku ser وەزارەتە ڕۆشنبیری بەنە ڕاستە ئەو کتێبخانەیەکی حتا نوهانە هاتیەکردن لێ ئەم دانوستاندنی داینە ئەم گەل ڕێبەبەریە گشتیە کتێبخانن گشتی و گەل هەمهەنگیل گەل کارگێریە قەزا شێخان و جەنابێ قایمقامی کو ئەم بشین وەکو دەستپێک کتێبخانەیەکە بچیک بۆ شێخان چێکەین و پاشی بێخینێت بودجێ وەزارەتێدا کتێبخانەکە سەردەمیانە ئاوا بکەین. Ji laya xwe Serdar Yehya Qaymeqamê Qeza Şêxan Sopasiya Wezîrê Rewşenbîrî û Lan kir bû evê seredanê û dîsan behsa wan kêm û kasiyan kiriyên Şêxan pêdivî. زۆر بەگەرمی بە خێراتنی جەنابی وەزیر دەکەین تەشریفێنانی بەڕێزیان حەقەت پاڵپشتی تەواوە بۆ ئیدارەی منتیقەکە بۆ گەنج و لاوان بۆ وەرزشوانان بۆ ڕۆشنبیران بۆ هونەردۆستان ئەوانەی کە متعلقن بە وەزارەتی ڕۆشنبیری وەرزش و لاوانەوە جێگای خۆشحاڵیە کە سەردانی مەیدانی دەکا بەڕێز جەنابی وەزیر ئەوە چەندین زیارەتی بەڕێزیانە بۆ ئەم سنوورە حەقە دێمەش ئەو کێم و کاسیانەی کە هەیە لەگەڵ سەرڕای نەبوونی بووجە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە کە بەداخەوە ناتوانرێت کێم و کاسیەکان جێبەجێ بکرێت بەڵام سەرڕای ئەوە گەورەترین کار ئەوەیە کە ئەمڕۆ پلانێک دابنرێ پلانێکی مشتەرەک بە هەمانجی لەگەڵ وەزارەتی وەرزش و لاوان کار بۆ ئەو بکرێت چۆن بتوانرێت ئەو کێم و کاسیانە چارەسەر بکرێن. Di çarçovê seredana xwe de bû devera Şêxan Xalid Doskî Wezîrê Rewşenbîrî û Lawan seredanan Nehya Qasrokê kir û di gel Şêrdilsim û rêveberê Nehya û hijmareke rêveberên dam û dezgên hikûmî civiya dîsan seredana navenda werziş û lawan lê Nehyê kir li ser kêm û kasiyên wan rawistiye. ئەڤروکا جەنابێ وەزیری سەرامەدا خۆشحالیوە گەل یەکەیە کارگێری و گەل ستافێ ناوەندا وەرزەشی و لاوانژی ڕنیشتە خوارێ بۆ هەندێ ڕەوشە دەڤەرێ و یا ناوەندا وەرزەشی قەسرۆکێ ببینێتن دێتەزانی ku Şêxan li sala 1924 bûye qeza lê wekû pêtivî heta na hikûmetên êkil dû êkê giringî bi evê qezayê nedaye û ji gelek aliyan ve û taybet jî alê rewşenbîrî û werzişî ve û pêşkeftinê hatiye piştgo habêtin. Ekrem Derwêş Kanalê Badînan Sat Qeza Şêxan.